بەڕێز علی عەبادی سەرۆکی سەنتەری عێراق بۆ مافەکانی مرۆڤ سەبارەت بە پاکردنەوەی مین لە سنووری پارێزگای بەسڕە و تەواوی عێراق لە بەسڕەوە بەڕێزیان لەگەڵمانە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان کاک عەلی. ڕێکەوتنێکی نێودەوڵەتی هەبوو بۆ پاکردنەوەی عێراق لە مین تاوەکو ساڵی 2018 ئیترە بێ عێراق بە تەواوەتی لە مین دابماڕێ، بەڵام نەکرا. ئەم ڕێکەوتنە درێژکرا بۆ ساڵی 2025. یعنی بۆچی نەکراوە؟ کێشەکە لەکوێدایە؟ بۆچی عێراق لە خاکەکەی لەمین پاک ناکرێتەوە؟ بەڵێ ڕێز بۆ کەناڵەکەتان سناوڕێز بۆ بینەرانتان. بەڕاستی بابەتی پیسبوون و پیسبوون بە مین بەگشتی بە تایبەت لە پارێزگای بەسڕە لە گەورەترین ئاڵنگاریەکانە کە ڕووبەڕی خەڵک دەبێتەوە بەهۆی نەبوونی خەرجی دارایی. عێراق بە شێوەیەکی گشتی و پارێزگای بەسڕە بە شێوەیەکی تایبەتی بەهۆی ئەو پیسبوونەی کە هەیەی هەر لە ساڵی 1990 تاوەکو ساڵی 1990 ئەو جەنگانی کە بە دوای ساڵی 2023 دواتر کردە تیرۆریستەکان هەموو ئەو کێشانە بێکەوە بەڕاستی کاریگەری لەسەر پارێزگای بەسڕە هەبووە. من ڕۆڵی پارێزگای بەسڕەم پێم وایە کەوا نەبوونی بودجە، نەبوونی تەرخانکراوی دارایی وێڕای لایەنە نێودەوڵەتیەکان بەشداری دەکەن لە کۆتایهێنان بە مین و تەقەمەنیەکان سەبارەت بە بێن بوو هێشووی بێت، ئەوانەی کە نەتەقیون یاخود ئەوانەی کە بۆمبی هێشتا هەڵنەگیرەوە لە ئەنجامی تیرۆرە. ئەمە هۆکارەکەی بۆچ دەگرێتەوە؟ بۆ هۆی نەبوونی تەرخانکردنی پارە لە هەمان کاتدا پابەت نەبوون و بە ئیرادەیەکی ڕاستەقینە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە بۆ هەروەها حکوومەتەکانی ڕابردوو کە ئەمە هۆکار بوون بۆ ئەوەی کە هەڕەشەی لە ژیانی هاوڵاتیان کردووە. من باس لە بەشێک لەو چیرۆکانە دەکەم وەکو کە لە بابەتی مافەکانی مرۆڤ کارمان کردووە بەرگوێمان کەوتووە. ئێستا ئێمە لە بەڕاستی لە ناوچەکانی ئێمە لە ناوچە سنوورەکان لە میسان لە بەسڕە کە کەرتی گەشتیاری بۆ ناوچانە گەشتیاران دەچن یاخود دەیەوێت کەشێک بگۆڕێت لە ئەو سادەترین ئەو شتەی کە بەڕاستی دابینەکراوە سەلامەتی ئەمنیە بۆ گەشتیاران. ئەمە بەهۆی چیەوە؟ ئەمەش بەهۆی ئەوەیە کە پێویستە بەرپرسانی ئەمنی بەرپرسانی حکوومەت لەو پارێزگە کاری لەسەر بکەن. دووەم شخاڵ ئەوەیە لە هەمان کاتدا هەندێک لەو ناوچە سنووریانەی کە هەند لە پارێزگای بەسڕە بە گوێرەی زانیاریەکانی ئێمە بەشێک لە کۆمپانیاکان کە کاریان لەسەر گرێبەستەکان کردووە کۆتایهێنان بە بۆمبەهێژوویەکان سەردەمی جەنگی ئێران و عێراق، هەندێک لە کۆمپانیاکان بەڕاستی خۆیان زیوەتەوە لە پێناوچی لە پێناو بەڕاستی بەدەستخستنی پارە و دارایی. ئەمەش کە جێگەی گومانە لە پارێزگای لە دەگەی کەناڵی ئێمە ئاراستەی سەرۆک وەزیران دەکەین برایان لە وەزارەتی ژینگە پەرلەمانتاران دێکۆڕینەوە سەرم بابەتە بکەن. خاڵێکی دیکە بڕیارەکانی نەتەوەی گرتووەکان لە هەمان کاتدا بەڕاستی پابەندبوون بەو بڕیارانەش نییە لە هەمان کاتدا، چونکە ئێمە پێش چەند ڕۆژێک ئێمە ساڵیادی مافەکانی مرۆڤمان کردووە و یەک لەو خاڵانی کە باسمان کرد ئەوەیە کە پێویستە گرنگی بە جێبەجێکردنی پێودانگەکانی مافی مرۆڤ لەوانە بابەتی پیسبوونی ژینگە و بابەتی پاشماوە جەنگیەکان و بابەتی مین و تەقەمەنی. لێرەوە داوا لە پەرلەمانی عێراق لێژنەی مافەکانی مرۆڤ بەڕێز ئەرشەد ساڵحی دەکەم کەوا لەو کاتە گفت و قسێکیە بوو گوتارێکی پێشکەش کرد وەکو نەتەگرتوەکانش لێ بوو. ئێمە داوا دەکەین کەوا گرنگی بە سەلامەتی هاوڵاتی عێراقی برێ بچەندان کیلۆمەتر تاکوستا بە مین و تەقەمەنین بەڕاستی چارەسەر نەکراوە. وەزارەتی ژینگە ئەگەر چی پلانێکی هەبووە بەڵام تاوکو ئێستا کۆتایی نهاتووە. باش علی لەگەڵ ئەوەی کە عێراق لە پرۆسی پاکردنەوەی خاکەکەیەتی لە مین ینی مینی تازەوە ئاچێنێ، ینی لە دوای ساڵی 2014 کە داعش سەری هەڵدا و ئاتە عێراق و ئەو ناوچانەی گرت، ینی ئەو ناوچارەی وێران کردو پڕی کردووە لە مین. ئەمە چۆن چارەسەرەکرێ؟ خۆ مینی تازە ئاچێنێ، ینی لەو شوێنانشی کە ئێستا لە هەنێ شوێن کە بوونیان هەیە، ئەمە چۆن چارەسەرەکرێ؟ من ببوورە بەتەواوی تێنەگەیشتم ئەگەر بە کورتی دووبارێکەوە ببوورە. باشە لە دوای ساڵی 2014 لە دوای سەرڵدانی داعش ینی ژمارەی زۆر مین لەو ناوچانەی کە لە ژێر دەستی داعشا بوون چێنرا بە تایبەتی ناوچە سنووریەکان. ینی لەگەڵ ئەوەی کە عێراق خۆی لە پاکردنەوە یاخود لە پرۆسی پاکردنەوەی مینایە مینی تازە ئەچێنرێ، ئەمەیان چۆن چارەسەرەکرێ؟ نەتەوەیەکگرتووەکان ڕاستیدا بەشدارە لە زۆرێک لە چالەکەکان لە پارێزگای نینەوە لە بەسڕە، هەروەها هەوڵێکی جیاوازیان هەبووە بەڕاستی لە هەمە کاتدا حکوومەتی
فیدرالی هەمان کاتە بەشدارە لە چالەکێکەکاندا بەڵام ئەو ئاڵنگاریانەی کە لەینەوە هەیە بەڕاستی بەهۆی چیەوە بەهۆی ئەوەیە کە ئیرادێکی ڕاستەقینە نییە کە ئەو ناوچانە دووبارە ئاوادان بکرێنەوە لە مین و تەقەمەنی پاک بکرێنەوە بابەتەکە چییە تەنها بابەتی تەرخانکردنی پارەیە ئەمە بەڕاستی ئەگەر هات و پارە تەرخانکرا کێشەکانی چارەسەر دەکرێن تۆ باس لە ساڵی 2014 دەکرێت ئێمە ساڵ 2024 داین دوای 10 ساڵ ئایا دەکرێت دوای شارێکی وەکو گرنگی وەکو نینەوە لە سەراستی گەشتیاری بەو شێوە فرامۆش بکرێت لە هەمان کاتدا جگە لەو ئەو تەرخانکراوانەی هەن لە بڕیارە فیدراالیەکان لە هەمان کاتدا ئەو بڕیارە نێودوڵەتیانەی کە هەبوونە پێویستم لەسەر ڕێکخراوەکان نێودوڵەتیەکان ئەوانیش پاڵپشتی عێراق بکەن چونکە عێراق پاڵپشتی لە هەمووان کردووە لە شەڕی تیرۆری کردووە پێویستە وڵاتانی کۆمەڵگەی نێودوڵەتیش لە هەمان کاتدا بەرگری لە عێراق بن و پاڵپشتی عێراق بکەن لە بابەتی پێدانی کۆمەکی دارایی بۆ ئەوەی کە بتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکات. بەڕێز علی عەبادی سەرۆکی سەنتەری عێراق بۆ مافەکانی مرۆڤ لە بەسڕەوە لەگەڵ مامووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.